لا تۆریەکەمی بەڕامەی بەیانی باش کوردستاندا باز لە ئەرک و هەروەها بەرپرسیارەتی پیاوەکان لە نێو کۆمەڵگادا تەڕوانی کۆمەڵگا بۆ پیا و ئەرک بەرپرسیارەتی پیا و کامەیە پێگەی چۆنە لە کۆمەڵگا لە هەمان کاتدا باز لە مامەڵی پیاوان دەکەین لەگەڵ جەوروبەردا بێگومان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین ئەش با میوانداری مامۆستا دیار شێخ محەممەد کە مامۆسای زانکۆ بەشێک ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ ئامادە بانی باش مامۆستا بەخێر بێ مامۆستاگیان بەخێراتی. ئەمە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پیاوانە لە تەوەریەکەم تایبەتمان کردو بە پیاوان بە هەمان شێوە لە تەوەری تۆ بەڵام ئێمە لە تەوەریەکەمدا ئاماژە بە ئەرک و بەرپرسیارەتی پیاوە دەکەین کاتێک کە دەڵێن پیا و ئەرک و بەرپرسیارەتی چۆنە یا چۆن ئەو دوانە بێ کۆ دەبەسترێنەوە. بسم الله الرحمن الرحيم. بالنسبة كومەڵگاوە اعتمادی کولیان لەسەر پیاوە ئەوەی کە ئەڵێن نیوەی کۆمەڵگا ئافرەتە و ئەوە حقیقەتێکی هەیە و ڕاستە بەڵام قورئان كاتك تصويري مسألة كمان بوكا أفرميت الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض بما أنفقوا من أموالهم. كواتا أو فضلي كأخوة دايتي بسر بياوانا يعني زياتر لا تشيني آفرت إلا بياوا تا آفرت أو هيك بياوتي كإيم بيالين بياوتي. البته بياوتي بريشو سميالو صوتي برزو ياري آسنو أو شتان نية عضلات نية بياوتي سلماندنا. وبياوتي تحملي مسؤوليتي تربية جيلك وتحملي مسؤوليتي مداراتي خزانكيتي تحملي مسؤوليتي دروسكرني تاريخه دروسكرني كومەڵگایە بياوتي حقوقێکی زۆریان واجباتێکی زۆریان لەسرە ئەویش ئەوەیە کە جنسی بەرامبەر کە دروستی کردووە خۆی پەروەردگار کە پێی ئەوتری ئافرەت دەبێت ئەم پیاوە هەڵسێت بە دروستکردنی حەقیقییان دروستبوونی حەقیقی بۆ ئافرەتیش ڕاستە گەڕانەوەی ئەمان بۆی گەڕانەوەی مافەکانی کاتێک کە باسی میراتەکرێ لە قورئانە کە عەسری جاهیلیەت یان پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم زوڵم و ستەمێکی زۆریان کردووە لە ئافرەت ئەوە خیتابەکە بۆ پیاوە کە خۆی پەروەردگار باسی قسمەتی میراتەکە و دابەشکردنی میراتی کردووە و لە 6 شوێنە یاخود لە 5 شوێنە زیاتری داوە بە ئافرەت بۆ ئەوەی پیاوەکە مافەکەی بگەڕێنێتەوە کەواتە مافی گەڕانەوەی ماف بۆ ئافرەت ئەگەر معنەوی بیان حسی بێ لای پیاوەیە کەواتە تحملی مەسئولیەتە پیاوەتی شتێکی قورسە ئەوە پیاوە کە وحی بۆ هاتوتە خوارەوە بۆ ئەوەی هەمووی بە یەک چاو سیر کات بۆ ئەوەی عەدالەت چەسپێنێ بۆ ئەوەی موساوات و دادپەروەر بێرە ناو کۆمەڵگایە بۆ ئەوەی بە یەک چاو سەیری کەسەکان بکات پیاوەتی ئەوەیە کە قورئان تەسویری ئەکات من المؤمنین رجال صدقوا ئەبێ صادق بێ ئەبێ ڕازگۆ بێ ئەبێ هەمیشە مهمە ئینسان صادق بێ بەس مهم نییە من بۆ تسەلمێنم چۆن صادق هیچ کات من مستعد نیم بۆ تۆ بسەلمێنم صادق بەس خۆم صادق بم مهم خۆم صادق بم مناڵ چۆن مناڵێکی باش ئەخرێتە کۆمەڵگاوە ئەوەیە کە ئەو دایک و باوکە تەمسیلیەکەیان لە ماڵەوە مهم بێ لەسەر صدق پێکات بێ تە پێویست ناکات بە کاڵین پەروەردەی مناڵ پێویست ناکات بە نەسیحەت پێویست ناکات بە تووڕەبوون پێویست ناکات بە وشە تەنها بەس تۆ ببینێت تۆ هاوسەرت ببینێت پیا و ژنەکە ببینێت مناڵەکە چۆن مامەڵە ئەکەن بە یەکەوە مامەڵەکردنێک کە لە حدودی شەرع بێ مامەڵەکردنێکە لە حدودی ئینسانیەتە بێ مامەڵەکردنێکە هەموو ژیرەکان بڵێن ئەم مامەڵەیە ڕاستە باشە ئەو مناڵەیە کە لە مستەقبەلا دێتە ناو کۆمەڵگا کەواتە مەسئولیەتی پیا و مەسئولیەتێکی زۆر مزاعفترە لە ئافرەت زۆر گەورەترە لە ئافرەت چونکە وەکو وتم ئیعتیمادی کولی کۆمەڵگا لەسەر پیاوە باشە مامۆستا لە سەرەتاکانە لە سەرەتای قسەکانتدا ئاماژەت بۆ کرد پیاوەتی ڕیش و سمێڵ و عەزەڵات و ئەم بابەتانە نییە سەوتێکی گەڕنیە بەڵام هەندێک جار پیاوانە بینین لەمڕۆ پیاون بەڵام کاتێ یەتە سەر بەرپرسیارەتی هیچ جۆرە بەرپرسیارەتیەک هەڵناگرن تەنها ئەزانن بەسەر خێزانەکانیان بەسەر خانمەکان خۆیان زاڵ بکەن بەڵام کەیەتە سەر واقع هیچ بەرپرسیارەتێکی ئەم خانمە هەڵناگرن هەستی خانمێتی بەم کەسە نابەخشن بەڵێ جیاوازی هەیە لە بینی مەزهەر و مەزمونە ڕاستە لە مەزهەرا پیاوە سمێڵی هەیە ڕیشی داناوە تقریبا 6 کیلۆ ئاسن بەرزەکاتەوە ئەمە مەزهەرە مەزمون مهمە کە حاملی ئەخلاقیات و
و ڕەوشی پیاوەتی بێت کاتێک کە پیاوە گەڕێتەوە ماڵ ئەبێ یەک پارچە بێ لە حەنان یەک پارچە بێ لە خۆشەویستی یەک پارچە بێ لە تەبایی یەک پارچە بێ لە یعنی حەیای لێ ببارێ حەیای لێ بتکێ موسا پێغەمبەرە هیچ کەسێ لە تەریخە هەتا ئیسا وەکو موسای نەکردووە مارەی ژنەکەی 10 ساڵ لە تەمەنی بوو 10 ساڵی کرد بە مارەی ژنەکەی کە لای باوکی لای خەزوری ئیشکات کچەکەتم بەرێ تیاخر ئەبێ 8 ساڵ لام ئیشکەی فإن أتممت 10 ئەگەر بیکێ بە 10 ساڵ باشترە هیچ پێیەک نیە لە تاریخە مارەی ژنەکەی 10 ساڵ لە تەمەنی بێ آخر مهمە ئینسان بە 20 ساڵ بێت ژن بێنێ ئەم ژنەی کامل بێتە ژێر زیمەتی ئەو لە دوای ئەوەی کە بێ بە 30 ساڵ مارەی ئیسە ئەڵێ 200 لیرەی ڕەشاد ئەڵێ 500 لیرە مەسەلەن ئەوە بۆ هەڵە خەڵەتێن هەردوو لا یعنی وازارن ئەوەیە مەسەلەکە بەڵام موسا تەمەنی خۆی یا بە ئافرەت پیاو ئەبێ هەوڵ بات کاتێک ئەچێتەوە ماڵ ئەبێ سەدێکی مەنیع بێ دیوارێکی ڕاگری زەخم بێت سەقفێک بێت و هەموو کەسێ لەژێر سێبەریا ئیسراحەتکە وەکوتم ئافرەتە مناڵە هەست بە ئەمان بکات ئەبێ چاوەڕێ بکرێت ئەبێ بێتاقەت بن بۆی نەک بێتاقەت بن لێی ئەبێ هەموو دقەیە بژمێرن دقە بژمێرن بزنان ئەم باوکەکە ئەگەڕێتەوە ئەم مێردەکە ئەگەڕێتەوە نەک کاتێکە ئەگەڕێتەوە هەر هەموویڵە نەعوذ بکەلیمات الله التامات من شر ما خلق وایە پەنا بە تۆ خواچی دروست کردووە ئەمە باوکە یان شەی کێ یعنی ئافرەت کاتێکە شووەکە خۆ کفر ناکە شووەکە بم پیاوە کاتێکە شووەکە دوازی لە عشیرەتی هێنا وازی لە باوکێ هێنا برای هێنا چۆتە ژێر سەقفی ئەم پیاوە دەبێ ئەم پیاوە هەستێت بە مەسئولیەتی خۆی بە ڕجولەت و پیاوەتی خۆی کە جێی هەموو کەسێکی بۆ بگرێتەوە مهم نییە لقمە و پاروێین تۆ بۆ ئافرەت چونکە لە ماڵی باوکی دەوە مهمتری دەستکەوتووە مهمە زین چیە مهمەوەی ئەو فەراغە ڕۆحی بە بڕکەیتەوە کە ئافرەت بیل لە شتی کەرەکات ئەو کێشانەی کە دروست بووە لە کۆمەڵگایە لە بینی ژن و مێردا کاتێک ئێمە تەلەبەی خۆمان لە زانکۆ دوای 9 مانگ ساڵێک ئەیبینین ئەی خاوسەری چۆن هەڵا مامۆستا جیابووینەوە ئێ خۆڕەڵە 9 مانگە تۆ هاوسەری کردووە ساڵێکە وەڵام نەگونجای مامۆستا ئەم نەگونجان نەبوو نەگونجای لەبەر ئەوەی مزەیەفە لەبەر ئەوەی ناوەڕۆکی شتەکانمان وەرنەگرتووە فەبێ ئەم پیاوە چاوەڕێی ئەوە نەکات کە ژمێدایەتی بکا بە یەک بە یەک باش مامۆستا با ئەمە تاواکەم نێکا بە یەک بێ و ئینەما خۆشەویستی ئەوەیە کە من شتێکم ویست خۆم بیکەم خۆشەویستی عەتایە خۆشەویستی بەرامبەر نییە یعنی والله مادەم باشنی لەگەڵ منیش باش نام مادەم باشی منیش باشم تۆ خۆت ئەو کەسە تا چە نەخۆشەوێ خۆت عەتات ئەبێ هەبێ بەبێ ئەوەی چاوەڕێی مقابل بکەیت ئیتر ئەو مقابلە هیچ کەسێک هەبێ ئێمە پرسیاری ئەم خانمەی خوشکم پرسیاری ژنوێدایەتی کرد ناو ماڵێکی کرد فخۆشەویستی لە ماڵەکە ئەمەیە بەڕاستی خۆشەویستی موز ئەوە نییە وا شاخ وایە وا کلک وایە وا ئاسمانە بۆ یێرمە خوارەوە وا تۆ لە ئەستێرەکان جوانتری ئەمە مزەیەفە وئینەما ڕێز احترام تەقدیر و هەستان بۆ مافانەی لەسەرەتی بۆ واجباتانەی کە لەسەرەتی جێبەجێی کات وەفای هەبێ بە عەهد کاتێک ناوی خۆ پێغەمبەر لە مارەبڕینە دێنێت ئەبێ حەقی خوا و پێغەمبەری تیابێ ئەو زەواجە پرۆسەی زەواج نەمنەی بەم بەڕێوە نەخێزانم خوای با بەڕێوە چونکە لە سیاقی لە قورئانە لە سیاقی چی هاتووە ومن ئایاته أن جعل لكم من أنفسكم أزواجا كواتا هاوسەرگیری ئاەتێکە معجیزەیە ئەبێ خوا تەداخلیت ئەگەیان بەدەست من بێ یان بەدەست خێزانم بێ پێش نوێژی بێنی تەلاق مەیە ئەوە باش بزانە ئەگەر بەدەست یەکتری بێ ئەو پرۆسەیە ناتوانێت بەردەوام نابێت کەواتە ئەبێ هاو ئوڵبەین لە وردەکاری نەکەین لە مەسائلی پیاوەتی و مەسائلی ژنومێدایەتیە وردەکاری ژیانی لێ تێکەیە ئەوە ئیمڕۆ چی کرەوە چی گەوە کێ بۆ ئەوە بۆچی قسە کرەوە کێ بۆ ڕزاری نار ئەوە سەوتی مۆبایل مەویستم لەسەرەوە پرسیار بکەم لەمە بەپێی سەرنج و تێبینی خۆت ئەوکو مامۆسای زانکۆ جابی ئەم پرسیارم بیتەوە دەکرێت بڵین بەشێک لە پیاوان بەتایبەت ئێمە باس کۆمەڵگەی خۆمان بکەین لە پیابوون بە هەڵە تێگەشتون بۆ منە ڕێگەنیان هاوسەرەکانیان تەنها سەردانی خێزانی خۆیان بکەن یا خۆ بچنە مارکێت شت بکڕن یان کار بکەن یا ئەوان شەرکوکە و هاوڵاتیە وەکو ئەوەی کە هاوڵاتێک مافی خۆی هەیە بتوانێت مافەکانی بەدەست بخات و یا خۆت بتوانێت بژیت بەو شێوەی کە خۆی ئەوێت مەبەستم ئەم جۆرانێ دەکرێت بڵین پیاوبوون
بە هەڵە تێگەیشتون لی بەم جۆرە نییە بەڵکو هەڵگرتنی بەرپرسیارەتی و هاوکاری هاوسەرەکانیانە هەردووکیان بێکەوە ژیانێک دەستەبەر بکەن کە بۆ هەردووکیان بگونجێ هیچ کات نە شریعەت نە قانون نە هیچ دستورێک نەخوا نە پێغەمبەر نە کۆمەلگا مەجالیان بۆ نەداوەکە کاتی ئینسان زەواجەکە لەگەڵ کەسێکات ئەو واجباتە ئەو حقوقانەی کە هی بەرامبەرە من زەوتی کەم یعنی من عاجبایەتیم لێ بە چ مافێک پیا و دەست بە زەکات و لە خێزان ئەمە لە هیچ شوێنەکان نییە بە چ مافێک مامۆستا دەست بە زەکات و لە خوێندکارەکە ئەو دەست بەرزکردنەوە چییە یعنی ئەم سەقافەتە سەقەتە لەناو کۆمەڵگای ئێمە یعنی بە چ مافێک تۆ یعنی کاتێکە شتێک ئەکڕن لە بازار لە ساحێبی عارەبانەکە تووڕابن لە فیتەرەکە تووڕابن ئێمە سزامان هەیە هەموو شتێک سزایتیە هەموو شتێک عقوبەیتیە بەوەی خۆی لە زانکۆکانە لە ماعیدەکانە هەمیشە من ئەمە براکان مەڵێم ئەڵێم قەت تووڕەمە بەلەو کەسە بزانە سزای چی ئەوە بکە تووڕەبوون مافی تۆ نیە فکاتێکە ژنومێردایەتی ئەکرێت هیچ کات بۆ پیاو نییە ئیتر کاتێکە ئەمژدە هاتە ژێر باڵی ئەو هاتە ژێر زیمەتی ئەو سەقفی ئەو سێبەری ئەو هەرچی مافی هەیە زەوتیکە وەڵام ماڵی باوکە بێ پرسم پێ بکەی وەڵام ماڵی پرس خۆشە مشوەرەت خۆشە چونکە ئێمە وانێکمان هەیە لە ماڵە یعنی هەر هەمووی ئەمیر بێ ئەیکێ حشتەکە بەرێ بەڕێوە من ئەمیر و ئەو ئەمیر ئەیکێ ئیدارەی مەسئلە بکە ئەبێ ڕەسێکە بێ بەس ئەو ڕەسە لەسەر وەکو وتوان پیاوەتی یعنی ئەساسیاتی دروست بوو بێت نەک لەسەر هەوا هەوڵ یعنی مێرد و ڕجولەت هەوا هەوڵ نییە منەچ کاتێ وەڵا نابێ ئیشکەی وەڵا نابێ بڕۆی وەڵا نابێ سەردانکەی وەڵا نابێ خزمەکانە بەسەرکەیتەوە نابێ ئەمە زوڵمە پیاوەتی ئەبێ لەگەڵ مەزلومە بیت پیاوەتی ئەبێ دژی زوڵم بیت چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک بوو پێغەمبەر خەدیجەی خێزانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە ترسا جبریلی بینی و ترسا و لەرزی و گەڕایەوە و زەمیلونی یا المزەمیل و دەثیرونی یا المدەثیر دابەزی خەدیجە یەکسەر ئەوەی وت تی والله خوا قەت نائومێدی ناکە ما یخزیک الله ئەبەدا بۆ لەبەرەوەی تەصل الرحم توصلی الرحم جێبەجێەکەی وتحمل الكل وهەمیشە یارمەتی خەڵکە دەیت وتنصر المظلوم نصرەتی مەظلوم و ستەم لێکراوەکەی لەگەڵ حەقەکانە ئەمە پیاوەتیە ئەوەی کە خوا بۆی داناوە من زەوتی کەم بە چ حەقێ بە چ مافێک بەڵام شتێک هەیە پێ ئەوترێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئینسان مهمە بزانێ خێزانی لەکوێ مهمە بزانێ خێزانی بۆ کوێچی مهمە ئینسانی خێزان پرس بە مێردەکەی بکە مهمە مێرد مشوەرد بە ژنەکەی بکە مهمە پێ وڵە بەیانی سەفەرەکە ئەمە ئەوە وەکو پیاوەتی لە قەڵەمی بنکەوە من کاتێ ئەچمە شوێنەکە و کاتێ ئەو بزانێ ئەوە شتێک نییە یعنی ئەساسێکی پەروەردەیی نییە ئەساسێکی ڕجولەتی نییە ئەو بۆیە پێویستمان بەوەیە کە ئینسانێک کە خۆی بە پیاو بزانێ صاحبی مەبدەء بێ چونکە قورئانە فەرمێت ئەبێ ئینسان رجال لا تلهيهم تجارة ولا ذكر عن بيع الله كاتك على مسلمان مبدأ كاتك حملي حتى أو تياراتاني كإيسا موجودة لنا وكومالقايا مثلا أو هم أحزاب وشتا أما ألين فلان أما يسارية أما ليبرالية أما علمانية أما إسلامية أما أنا مبدأ پیاوەتیش مەبدەء کاتێک کە ئینسان خێزان دروستەکات ئەبێ مەبدەئی بێت ئەبێ هەدەفێکی هەبێ پیاوەتی گرێبەستە پیاوەتی ئەبێت تۆ هەوڵ بەی هەموو کاتێ هەموو ڕۆژێ ئاوڕشێنی ئەم پیاوەتێت بکەیت گینا وردە زەعیفە بێ هەموو شتێ ئاوڕشێنی نەکەی خۆشەویستی پێویستی بە ئاوڕشێنە بۆ ئەوەی چی بکەیت بۆ ئەوەی خۆشەویستە تۆکمەتر بێ نەک زەعیفتر بێ پیاوەتیش هەمان شێوە جا ئەم سیفاتی کە لە پیاوایە ئەشیە لە ناو ئافرەتی ژابێ حاملی پیاوەتی بێ ئافرەت بەس ئونوثەتی خۆی لە دەستنەیە مێینەی خۆی لە دەستنەیە من عاجبایەتیم لە ئافرەتێک گێت مەسەرەن بۆ نمونە لەگەڵ ڕێزما بۆ حەزی خۆی بەس من خودی خۆم عاجبایەتیم لە ئافرەتێک کاتێک کۆنفۆیە زۆر بەلام وسەیفێخانی زۆر عەجیبە بەلام و ئافرەت کۆنفۆ بێ خۆ ڕیاضەیە بەس ناشێ لەگەڵ مێینەی ئەو ئافرەتەیە بەس ئەشێ ئافرەت حاملی مەسئولیت بێ ئەشێ ئافرەت لێژۆ ئیهتیمام بەخۆی بدات چێ بازاریەکەش بکا و لێژۆ ئیهتیمام بەخۆی بدات مناڵیش پەروەردەکا و ئاگایشی لە خۆی بێ بەڵام تۆ کاتێک کە تڕێلە لێ خوڕی ئاگاو لە خۆ نابێ کاتێک کە شۆفڵ پێ بێ تەفزیلی پیاو بۆیە بەسەر ئافرەتا کراوە وەکو قیوامە
بۆ ئەوە نیە من دەستی لێ بەرزۆکەم ئەمە قیامەتی حاشا و کەلا نەخوا نە پێغەمبەری خوا ئەوەیە کە من تڕێلەکە لێ بخڕم من شۆفڵەکە لێ بخڕم تۆ ئەشێ قەمەرێکی بچکۆدە لێ خوڕی فەمەیە مەسئلەکە یانی بۆیە پێویستمان بەوەیە کە ئەم ڕجولەت و پیاوەتیە جارێکە تازەی کەینەوە نوێی کەینەوە جارێکە بچوومەوە بەدوایە تاریخ خوێن بزانم پیاوان چۆن بوون بزانم چیان کردووە بەرامبەر خێزانیان بزانم چۆن تەحملی مەسئولیەتیان کردووە چۆن لقمەیان لە قورگی شێرا دەرکردەوە مناڵەکانی بەبێ ئەوەی ستەم لە کەس بکەن کەوا عالەم طبعا زۆر باشە مامۆستا طبعاً ئەڵێن کاتێک خانمێک یاخود پیاوێک بە دوای هاوسەرێک ئاگەڕێڵێ بە دوای نیوەی ڕوحی ئاگەڕێ یاخود بە دوای دوانەی ڕوحی خۆی داگەڕێ هەندێک جار پیاوان ئەرکەکانیان لە زمنی پاراستنی شەرەف دابینکردنی بژێوی ژیانە کۆکەنەوە یعنی کاتێ هاوسەرێکیان دەبێ هەوڵ نادەن نیوەی ڕوحی هاوسەرەکەیان پڕ بکەنەوە چۆن بڵی لەلایەنی معنەویەوە گرنگی بە هاوسەرەکەیان نادەن ئەمەش بۆ خۆی دیسانەوە ئەبێتە هۆی تێکدانی تێکچوونی شیرازەی خێزان ئەمێ باسێکی ئەمەمان بۆ بکەی مامۆستا لایەنی ڕوحی یعنی من ئازبایەتیم لە کەسێک بۆ نمونە دراوسەیەکی ناوی فاتمە خانە کتێکە کاتێکە گەنجە وشنی نێناوێت دەرەوەیەتە بەردەم دەریاکە فاتمە خانە بیری ئاوڕشێنەکە سلامعەلیکم چۆنی فاتمە خان باشی کورد ئیتر نییە خەریکە يعني لە قاڵبی خۆی دەرەچێ و نەڕێزی لێگرێ هەمان فاتمە خان ببێ خێزانی وانامێنەکە ئەم پرسیارەکە جوابی ناموتوێت بۆ ئەو ئافرەتەی کە دراوسێتە هێشتا ئەشێ کوڕێک دراوسەی خۆی بێنێ بڵین ئەو کوڕە ئەم دراوسەی خۆیان هێنا بۆ پێش زەواج ئەو نە احترام و ڕێزی لێگرت بۆ دوای زەواج ئەوە نامێنێ کەواتە ئەمە کەسێکە لە معنای ژیان تێنەگەیشتووە ئەو شتە ئافرەت پێویستی بە چییە؟ خۆی لە 120 زانایانەڵێن لە 120 ئافرەت شەهوەت نییە لە 120 ئافرەت شەهوەتە لە 180 عاتیفەیە لە 120 پیا و عاتیفەیە لە 180 شەهوەتە ئەم ئافرەتە ئەوەی حەزی لە کەلیمەیەکی جوانە ئەگەر ڕێزمە بۆ جەنابتان و بۆ بینەری بەڕێز حەزی لە جنس نییە حەزی لە سێکس نییە حەزی لە قسەیەکی باشە حەزی لە ڕێزێکە حەزی لە احترامێکە حەزی لە گوڵێکە یعنی ئەمە معنەویاتی ئافرەت تۆ پێی بەرزەکەیت بەڵام لە کاتێکا جاریوە هەیە ئەوەش کراوە بە مەسەلەی زوڵم و ستەم یعنی کابراکە وەکو شێوازی لە شێوازەکان خۆی دەرەخا لە ماڵەوە کەوت نێر ئەبێ ئیتر یعنی دەسەڵاتی مطلقی هەبێ لە هەموو شتەکانە والله نێرینەی خۆت پیرۆزی خۆت بێ لەبەرەوەی مستەلەحی قورئان ذکور جێ لەگەڵ ڕجولەتە کاتێ ئەزانی کەی باسی نێرینە کراوە بۆ پیاو دابەشکردنی میراتی و پارە بەلی للذەکەری مثل حەظ الأنثەیین للذەکەر ذەکەر یعنی نێر کاتێک کە مادەیەتە پێشەوە باسەکە باسی نێرینەیە باسی مینەیە بەڵام کاتەکە کە مووقف دێتە پێشەوە ئەبێ ڕەجول بیت ئەبێ پیاوی معنای کەریمە بۆیە پیاو ئەبێ هەمیشە ئافرەت ئەڵێن لە ڕۆژێکە 6,000 کەریمە تا 9,000 کەریمە بێ بڵێ پیاویش 2,500 تا 5,000 ئافرەت لەگەڵ ڕێزمە عادەتەن قسە ئەویش سروشتەکەوای لێکردووە یەک دوو هەم چوونە دەرەوەی کەمترە لە پیاو چکە پیا ئەو فەراغە پڕکاتەوە لە دەرەوە برادەرەکەی بینە دەوامە ئافرەت ڕاستە ئیسە تۆزێ باشتر بەس ئەو سافەقیران لە ماڵەوە بووە هەر ئەوەی ماوە مێردەکە کە ئەگەڕێتەوە ئەبێ ئەو قسانی کە لە ناخێتی بۆی بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم آخر نەفەس کە دای لە کۆشی عایشەیە سەری لە سەرڕانی عایشە بوو تۆش سەرکە لە سەرڕانی خێزانەکەت و با وشەکان بڵێ و بەدەمەوەیش خەو لێ بکەی و وعدی شەیژی پێ بۆ بەیانی کە شتێکێ بەیانی بیرێتێت ئەویش لە خۆشیەوەی کە تۆ گوێی لێگریت و جوان گوێت لێگرتووە هەموو شتێکی بچۆتەوە بۆیە ئەو مەعنا ڕۆحیە و ئەو معنەویاتەی کە ئافرەت هەیەی پیاو پێویستە بۆی پڕکاتەوە وەکو لە پێش تۆزێک وتم نابێ هیچ فەراغێکی بۆ دروست کرێت بیر لەم ناولا کاتەوە مشکلەکان کە دروستە منی ئەوەیە کە فەراغی بۆ دروستە ئەم کچە شووی نەکردەوە بە دیوار شووی نەکردەوە بە ماڵ شووی نەکردەوە کەواتە ڕاستە حەزی لێتی لە بەڵام کاتێ ئەوە ئەبێ بەخۆشی بۆ ئەو کە مێردەکەش عالوسال بێ پیاوەکەش عالوسال بێ عالوسالی پیاو چییە بەنیسبەتی ئافرەتە خۆ ئافرەت نایەوێ هەموو دقەیە ئەم پیاوە داماوە هەڵپەڕێنێ ئێوێ هەموو دقەیە لوتی لێ نەکە هەموو دقەیە پشتی تێ نەکە هەموو دقەیە زوڵمی لێ نەکە ئەوێ مداراتی کە مداراتکردن
قیمەی پیاوەتیە لە فەرمودەیەکە هاتووە و ئیمکان مەقالێکی تیا فەرمودەکە ئەفەرمێ ئەمرم پێکراوە بە موداراتی خەڵک یعنی مودارات نازانم بە کوردی چی پێڵێن بەدەم خەڵکەوە بی مساعدە و یارمەتی خەڵک ئێ باشە تۆ یارمەتی دراوسەکەتە یارمەتی ژنەکەت ئەولاتر نییە عاجبایەتیم لە پیاگەن لە دائیرە دانیشتو لەگەڵ مۆزەفەکانە دائیرە هەر دائیرەیە بێ لەگەڵ مۆزەفە کچەکانە حیلکە حیلک لەگەڵ ژنەکەی خۆی حسابی اقتصاد ئەگەر بۆ پێ ناکەی لەگەڵی لە ماڵەوە بۆ لەگەڵ کچی خەڵکا پێەکەن یعنی تۆ ژنەکەت ئەولاترە کچەکەت ئەولاترە قسەی نەستەق و خۆش و نوکتە ئەولاترە بۆ لە ماڵ بیکەی لە دەرەوە کراوە منفتح لە ژوورەوە مغلق قفلێکی لە زمانی داوە ژنەکە کورە هیلاکم ئەگەر هیلاک نین سەعادە هیلاک نین بەیانی نانەخوا لە خۆشی جەوەکە سەعادش جیمێکە خواتەوە سەعادێکی جیمێکە خواتەوە ڕزاکەی بەراوە خۆشە ئەی باشە ئەی ماڵەوە بێ زەحمەت یعنی خێزانێت تۆ یعنی ئەمە کەفری کرد شووی کرد بەم پیاوە بە پێویستە جارێکە بچینەوە بە خۆمانە و شتەکان ڕاستکەینەوە پیاوەتی ئەوەیە کە ئیعتراف بە هەڵەی خۆیانێ دان بە هەڵەی خۆیان بریای شتەکانەکەوێت ئیعتراف ئەکات بەرا یعنی کاتێکە پیاو ئێمەڵی تەنازول ئەکەی بۆ خێزان خۆ تەنازول نەکردو بۆ یەهودیەک تەنازول کردو بە دایکی مناڵەکانە تەنازول کردو بۆی گەڕەکێک یعنی بەلبەلە نابووە گەڕەکێک بیسی سیارەوەڵات چیە دەستماچکردنێکە ئێمە گەرم دەستماچکردن بۆ بیرچۆتەوە ئەبێ پیاو ئیعتراف بە غەڵەتی خۆیان بکە وەفریای خۆی کێ و سەفحەیە تازە هەڵاتەوە عفو باش نییە عفو بێ سەفحەی تازەی لەگەڵاکە یعنی کاتێکە ئەم خانەی خوشکم لە من عاجز دەبێت نابێ 5 ساڵە یەکتری ناسین زەربی سفر بکە یعنی لەبەر موقیفێک عاجزیش بەلە من سروشتە هەچ کەسە عاجز نەبێ نەخۆشە عاجزیش هەیە بەس عاجزیەکە شەرعەکەی ناوە 3 ڕۆژ بێ یعنی ئەتوانی مەساری ژیان لەگەڵ برادەرەکە تا ڕاستکەیتەوە شتی زیادە نەکەی لەگەڵیان قسەی زیاد نەکەی بەڵام ئیشەکەمان وا پێویستێتی کە ئێمە قسە لەگەڵی کا بکەین بۆیە بۆ هەڵەیەک من زەربی سفر مەکە عفویش مەبێ بکەیت و سەفحەیە تا قورئانە فەرمێ فەعفو وەصفحوا عفوش بکەن و سەفحەیە نوێش هەڵڵانەوە بە ئیشێکی تازەوە مەرج نییە لەسەر شتە کۆنەکان بین ئێمە مەرج نییە لەسەر گاڵتە کۆنەکان بین ئەتوانین بەڵام شخصی من لە دەستمەیە شخصی تۆ لە دەستنێم ئەمە مهمە ئەبێ ئینسان ئاوا ئەزەین چی تۆ نابێ هاوسەرە بێ وەکو خۆت ئەمە تەسکەرەیە ئەمە کۆپی ئەبێ تۆ ئەو بێ وەکو خۆی چونکە یعنی پیاوەتی ئەوەیە کاتێککە زەواج ئەەکەی لەگەڵ ئافریقا چونکە کەلیمەی زەوج لە زمانی عەرەبیە نیوەکەیە زەوج بۆیە لە زمانی عەرەبیە تیخریژی نییە زەوجەی نییە لە هەموو کتێبەکانە بگەڕێ تیخری بۆ دانراوە بە هەردووکیان هەرێن زەوج چونکە یەکشتن یعنی کاتێ کە قرآن خوێنیتۆ لە سیاقی لەیل و نەهار هاتووە والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى شەو ڕۆژ بێکەوە هەمووی شەو بێ زۆر کەعبەت دروستە بێ هەمووی ڕۆژ بێ ئیسراحەتکەی بێ کەواتە ئەبێ ڕۆژیش هەبێ شەویش هەبێ پیا و ژن و مێردی لە زمنی شەو ڕۆژایەناوە ئەبێ ئاوا یەکتری تەواو کرێت یعنی بۆیە ئەبێ تەنازولات هەبێ و ئەبێ اعترافات هەبێ و ئەبێ مێزەی ئەمە مەعنا سەرەکیەکەی ئەمە لی تێ ناگەین ئەمە ئەبێ من لێرا بم ئەویش لەویا بێ شتەکان بخەینە سەر مێزە حالی بۆ بکەین تۆ ئەم سیفەتت هەیە هەوڵ بە وازی لێبێنە منی ئەم سیفەتم هەیە هەوڵێ وازی باش مامۆستا تا چەند کۆمەڵگا لێرەدا دەور دەبینێ بۆ منە کۆمەڵگا ئەمە تێبگەێنێت لە هەم لە ئافرەت هەم لە پیا و پیابوون تەنها ئەم جۆرە مامەڵانن یەک ئێمە باسمان کرد بەڵکو هاوکاریە ئەمە کۆمەڵگا لێرەدا چۆن ڕۆڵ لەمە دەبینێت يعني بطبيعة حال ابن خلدون فرمي الإنسان ابن بيئته إنسان كري جنكك خويتي بيئة مهمة بيئة ساسكي دو بيئة معناها بيئة معناها بشوك مالكي خو معناها بيئة جورة معناها كومالجاكي همو كسي اللي شويني خويا وبيئة بشوكك باش كات كومالجاكش باش بيت شوكا كومالجاكي مالي إيه مالي إيه ومالي زور بين خلق زور بو فإيما المالي خو معناها بيئة جنكك هاوسانکەین و ملائم بێت فە کۆمەڵگاکەش ئۆتۆماتیکیان باشە بێ بۆیە کۆمەڵگا لە ئەسڵ ئەبێ عاملی مساعد بێ ئەبێ عاملێکی مساعد بێ بۆ ژیانەوە و بەردەوامبوونی ژیانی ئەم ژنومێردە بەردەوامبوونی معناکانی ڕجولەت ئەبێ کۆمەڵگا ئەو زوڵمە گەورە نەکات کاتێکە دوان لە یەک جیاب نەبڵێ الحەمدولله کە ئەمە زۆر تاوانێکی گەورەیە ئەزانی تاوان بەس ئەوە نییە تاوانەکە ئەنجام بیت تشجیعکردنی تاوانەکە خراپە
بۆیە قورئان فەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة تەنها ئەو کەسانەی کە حەزەکەن فاحشەت بڵاو بێتەوە لەناو کۆمەڵگایە عەزابێکی زۆر گەورەیان هەیە یعنی ئەوەی کە تاوانەکە ئەنجامەیە زیناکردن دوو لە ڕووی جەنابتان لە شەرع 100 جەلدی لەسەرە بەڵام ئەوەی کە حەزەکە زیناکە بڵاو بێتەوە ئەو کارەساتە کۆمەلگا زۆر عاملێکی زۆر مهمە گە دەوری خۆی ببینێ هەستێت بە ڕۆشنبیری کۆمەلگاکەی بە عاملێکی بە مساعدەی کۆمەلگاکەی بە چڕکردنەوەی بەرنامە بۆ کۆمەلگاکەی ئەوەی ساحبی تەلەڤیزیۆنێکە ئەوەی ساحبی منبەرێکە ئەوەی ساحبی پەیامێکە ئەوەی ساحبی شوێنێکە ساحبی هەر شتێکەیە ئیشەکەی تێکەڵ کا لەگەڵ پەیامەکانە تەنها ئیش نەبێ ئەوروپا خەریکە ئەڕوخێ بەوەی کە هەمووی مادەیە ڕۆحی دیانەماوە ئیسە بن و تۆ بچینە ئەوروپا یەک کەس مستعید نییە چایەکمان باتێ هەمووی پارە ئەهلەن وسەهلەن نییە تۆ ناناسی چونکە بەما خۆڵقی ئەو جوایان کرد ئەوروپایان ڕاگرت ئەگەر ئەوە ئێرە ئەگەر ئەوان ڕایان نەگرتایە نانتوانێت ئەوروپای دروستکەن ئەبێ ڕۆحی لێکەنەوە ئەوە ڕۆحیان لێکردەوە بۆیە ئێماڵێن ڕۆح ئینجا مادە مهمە ئینسان یعنی ئۆروپی مستعید نییە لەسەر جادە نەسیحەتێک بکە بەڵام ئێمە جاری وا هەیە بەیان نەسیحەتی ئاڵتونیش ئەکرێت بەڵام لەگەڵ ژە پێی ناخۆش و ڕەفزە لەلای آخر بۆ سەبەب هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە کە ئەمە ئیستیعدادێکی ڕۆحی بۆ دروست نەبوو معنەوی بۆ دروست نەبووە کە هەوڵ بات خۆی کامەڵکە چونکە ئینسان ها ئاوێنە هەیە ئەو ئاوێنەیە معنای ئەوەی تۆ کامەڵیت نەقص هەیە کەواتە تۆ هەموو ڕۆژێ ئەم نەقسەت هەیە کامڵی خوش لەوا دەرەکەوێت عەبدەکانی نەقسیان هەبێ کاتێککە عەبد نەقص بێتە خۆی ئەبێ خوا کامڵ بێ عەبدەکان نەقسیان هەبێ بەس ئەم نەقسە بێ پڕک بێتەوە ئەبێ هەوڵ بین دەستمان بە یەکەوە بێ یارمەتی یەک بین لە خزمەتی یەکابی بۆ یەک بژین و ئاوێنەی یەکتری بی ئەم معنە جوانانە هەمووی پێغەمبەر باسی کردووە عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ هەوڵ بین یعنی وەڕز نەبم لەوەی کە تۆ جوان بکەم لەوەی کە تۆ باش بکەم بێتاقەت نەم ئینسانی مەبدەئی سەیری بەرهەم ناکە نوح 950 ساڵ یاخود 1050 ساڵ بە تەفسیرێکە 1000 ساڵ داوا بکەی 12 کەس ئیمانیەنەوە یعنی هەموو 100 ساڵە چەنە دانەونیمێک ئیمانیەنەوە آخر زۆر قورسە سەیری بەرهەمیان نەکردووە بەرهەم لای خوایە نەتیجە لای خوایە تۆ ئیشەکە بکە جاری وایە لە ڕێگەی نەسیحەتەکە لێژ و تۆ ڕابن لە نەسیحەتەکە ڕەدەکەنەوە تۆ ناوێ بێتاقەت بی ناوێ بێزار بی ئاسایی بێ بەلاتەوە ئیشی خۆتە تۆ لەبەرەوەی ئەدەوێ کۆمەلگات مستەقیم بێ کۆمەلگات لەسەر سیڵاتێکی مستەقیم بڕوە کۆمەلگات لەسەر سیکەیەکی باش بڕوە کۆمەلگایەکی دافرەقاو نەبێ کۆمەلگایەکی هەڕژاو نەبێ کۆمەلگایەکی کۆبێ کۆمەلگا ئەبێ کۆبێت ئەبێ یەک دەستە بین ئەبێ یەک نیەت بین ئەبێ بە یەک دڵ ئیشکەین ئەبێ بۆ یەکتری بین ئەبێ لە پێناوی یەکتریا بژین ئەبێ لە خزمەتی یەکتریا بین ئەبێ دەستمان بە یەکتریەوە بێ ئەبێ هەرچی مڵک و سەروەت و سامانە بیخەینە گەڕ بۆ ئەوەی دڵەکان عاجز نەکەین إماطة الأذى عن الطريق صدقية بلام إماطة الأذى عن القلوب دو صدقية دڵەکان عاجز نەکە موشەکەم قومبولە نەبێ و نەتەقێتەوە ئەمە مهم ئەم پیاوەتی ئەوەیە کە کۆمەڵگاکەی خۆی ئاش دەکاتەوە کە سوڵح هێنێتە پێشەوە ئەمە مهمە زۆر باشە مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ مامۆستاگیان سپاس بۆ تەواوی قسەکان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئامادەبوون مامۆستاگیان هەنا و چانە کۆرەگرین دواتر لە تۆڕی کامێران لەگەڵ بینەرانمان بەردەوام دەبین